لە شاری سلێمانی دەست بە دانانی لۆگۆی تەکسی ناوشار و دەرەوەی شار دەکرێت. ئەم لۆگۆیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەست بە جێبەجێکردنی کراوە بۆ ناساندن و ڕێخستنی تەکسیە بە شێوەی سیستم و جیاواز و ئەم لۆگۆیە تایبەتمەندی خۆی هەیە. پرۆژەکە بریتە لە پرۆژەی لۆگۆی تەکسی کە بەکارێت بۆ جیاکردنەوەی تەکسی ناوشار و دەرەوەی شار. پرۆژەکە چەند تایبەتمەندیەکی هەیە لەوانە جیاکردنەوەی تەکسی ناوشار و دەرەوەی شار. یەکێکی تر لە سوودەکانی ئەم پرۆژەیە ئەوەیە کە نەفەر کاتێک لەگەڵ سایق تەکسیەک سەرەکەوێ هیچ باگراوندێکی نییە لەسەر کەسی شۆفێر بۆی لە حاڵەتی توشبوونی کێشەیەک لەگەڵ کەسی شۆفێر زانیاری وەرگێ لە ڕێگەی ئەو کارتی کە ئادرێ لە پشتی کەلەی کوشنەکان لە وەجامی پێشەوەش بە هەمان شێوە هەمانە. تەکسیەکان ئامارەکان 27,000 تەکسیە. تەکسی دەرەوەی شار لۆگۆکەی ڕەنگی قاوەیە بە شریتی قاوەیی و تەکسی ناوشاریش لۆگۆکەی شینە بە ڕەنگی شین. لە هەرێمی کوردستان کاری تەکسی لە شێوەی سیستمێکی تایبەت و گونجاو هەمویان تۆمار دەکرێن و هەر کەسێک کاری تەکسی بکات دەبێت لۆگۆی تایبەتی هەبێت و ڕێکارەکانی بەدەستهێنانی تەکسی ببڕێت. ئەوانیش دەبێت CV و نازنامەی لەلایەن پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکانەوە پێداچوونەوەی پێدا بکرێت و لە ناو تەکسێکەشدا ڕنگدانەوەی دەبێت. ئەم بریارەکە دەرچووە هەم بۆ هاوڵاتیش و هەم بۆ تەکسیش زۆر چاکە. بەڵام بە شەرتی ئەو تەکسیانی کە دەروی شارن نێن لە ناو شارە ئیشکن. ئەوانەی کە لە ناو شارە ئیشەکە نەچن خەتی دەرەوە بن چە کابرا خەتێ 6 دەفتەری پیاوە ماقول نییە تۆ چی نەفەرەکەیە بیت. زۆر دەستخۆشی لە حکوومەت ئەکەین بۆ ئەم ئیشێکەوە بە ئەنجامی گەیانەوە. بێگومان ئەم ئیشە ئەگە بەرژەوەندی خەڵکان و شەفیری تیابێ ئێمە خۆشمان هاوڵاتی ئەم وڵاتین بە هەموو شێوە خزمەتی ئەم وڵاتاکەین. من هیوادارم ئەمە سەرەتایەک بێت بۆ کەمکردنەوەی ئاڵۆزیەکان بۆ کەمکردنەوەی ئیزدیحام لە ناو شاری سلێمانیە. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 27,000 تەکسی تۆمار دەکرێت و لەلایەن کۆمپانیایەکی تایبەتەوە بۆ دیاریکردنیان و پێدانی لۆگۆی تایبەت کە ڕەنگی شین بۆ ناوشار و ڕەنگی قاوەیی بۆ دەرەوەی سنتەر بە وتەی شۆفێران بۆ لەمە دوا هاوڵاتیان زیاتر دڵنیا دەبن لە پاراستن و سەلامەتیان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.